پێڵاوێکی لاستیکی درێژم لە پێ کردووە کە پێی دەڵێن جزمە و دەچمە نێو گۆلەکانەوە. دوا بە دوای وەرزی دروێنەی گەنم، ئیدی کاتی چاندنی برنجە، برنجی خۆماڵی. قاڵب قاڵب ئەم گۆلانە بڕاون. گۆلی چاندنی چەڵت و کە دواتر برنج دەگرن. جۆری برنجەکەش سەدریە. برنج یەکێکە لەو دانەوێڵانەی کە مرۆڤ ناتوانێت دەست بەرداری بێت و بووە بە بەشێکی گرنگی ئاسایی خۆراکی هەندێک لە گەلانی جیهان بەتایبەت لە کیشوەری ئاسیادا. ماخدر پێم بڵێ بزانم ئەمە چەند دۆنمایەوە کردوتانە بە برنج؟ ئەوە تقریبا 4 دۆنم و نیوە لەو دۆرەدا. 4 دۆنم و نیو. تقریبا. باشە چەندێک برنجی لێ دەرەچێت؟ چەند تەن برنج لەمە دەرەچێت؟ وڵا ئەوە تقریبا هەتا 6 تەن 5 تەن و نیو 5 تەن بۆ 6 تەن دەڕوات بەپێی عەرزەکەی. ئەگە عەرزەکەت باش بێت هەتا 6 تەنی دەڕوە، ئەگە خراپیش بێت 4 تەن و 4 و نیو و 5 و ئەوە. باشە ئەگەر بڵێن کەشوهەوا زۆر گەرم بێت تەئسیرەکات؟ کەشوهەوا بۆ برنجی کێشەی نیە، یەک تشنی هەتا ئاوەکەی گەرم بێ ئەو گەشەی لە گەشەدایە و باشترە. زۆر باشە. ئەمە چ جۆرە برنجێکە ئێوە ئێستا لێرە دەست بە چاندنیەکە؟ ئەو برنجە برنجی سەدریە. لێرەکانە لە چەند جۆر برنج هەیە ئێوە بیچێنن؟ وڵی زۆرن برنجەکان زۆریەکان زۆرە، بەڵام بۆ ئێرەکانە بەس سەدری باشە. سەدری لێرەکانە ئینتاجی باشترە، ڕەوازی باشترە، بازاری خۆشترە. زۆر باشە. نەناز زۆر نوعەکانیان زۆرن، هەتا گردە هەیە، بازیان هەیە، قڵۆسوور هەیە، حەمبەر هەیە، زۆر نوع هەنە. باسی چاندنەکەمە بکە چی ئەەکەن سەرەتا چۆن دەست پێکەن کاتێک کە ئەتانەوێت برنج بچێنن؟ ئێمە دیارەکە چۆن ئامادە ئەەکەن؟ ئێمە لە مەسەلەی شتڵەکەی بۆ مانگی 1.5 دەست بە شتڵەکەی دەکەین هەتا 25 شتڵەکەی مەجای شتڵ هەیە، لە 1.5 ڕاتا 25 مەجای شتڵکردن هەیە. ئەو کاتی شتڵەکەی دەکەین بۆ تقریبا لە 26 دەست بە چاندن دەکرێت. ئێستا ئەوڕۆ 16 حوتە. لە 26 ئەگەر شتڵەکە حازر بێ لە 26 دەست بە شتڵ دەکرێت هەتا 25 حوت مەجای داچانی برنجت هەیە. زۆر باشە. یاڵا فێرم کە بزانین با منیش فێر بم لە داتوە ئەگەر زەویمە بۆ با خەریکی برنج چاندن بم. فەرموو. ئەوە دیارە مێستا تەوزیعی دەکەین بۆوانەی کرێکارەکان عاملەکان دەکە دەیچێنن. دەبێت ئەوە بۆیان تەوزیع کەین و ئەوانیش دێن دەست پێ دەکەن بە چاند نەکەین. زۆر باش. کارکردن لە مەرەزە ئاسان نییە، لەگەڵ گزنگی بەرەبەیان لەو کاتەی ئاسمان زەردە دەدات. جوتیاران و کرێکاران دێنە سەرکار، کاری هەرەوەزی، پێکەوە ماندوو دەبن و پێکەوە پێش ئاوابوونی خۆر دەگەڕێنەوە ماڵەوە. مانوو نەبیت. یاخۆ بەخێرێ. چۆنی؟ بەخێر بە یاخۆ. هیلاک دیاری گەرمە جەوەکەی. ئەرە وەڵڵا گەرمە. وەنا؟ ئەرە وەڵڵا ناخۆش و گەرمە. ئێستا پێم بڵێ ئێوە لە کاژێر چەنەوە خەریکن برنجە چێنن؟ سعات 4:45 لەو کاتەوە خەریکە بن. عەرز و بەپێی شوێن و دوور و نزیکە. ئەی پێم بڵێ بزانم ینی ئەم گۆلانە کە بینم زۆرن چەند ڕۆژیەوێت تا هەموو پڕەکرێتەوە؟ بەخۆستەوە لە دوێنێ و ڕێوە خەریکن. لە دوێنێەوە چەندی پێچێت تا تەواویەکەن؟ وەڵا گەر کرێکار زۆر بێشی ڕۆژێکی تا عسر تاوا دەبێت ئەگە بەیانی زوو بێن. ئەگەر بەیانی زوو بێن تا عسر. یەکدا با شەتڵەکان بێنم. شەتڵەکان بێنە. منەرە چاقم نازانێەوە چۆن ناچەقن. بەخواوە دوو ڕۆژ لێر دەبێت ڕەنجی فەلعی دەگری باش دەبێت. ئەبن بە کرێکارێکی باش؟ باش. ئێستا ئێوە ڕیز دایانێن چۆن دایانێن برنجەکان بێت چۆن دابندرێن؟ نەوەڵا بە تێکەڵی ڕیزنە بەزەوەندەیە تاپڕ بێ باش. باشە بۆچی باشە تاپڕ بێ؟ وەڵا بەرهەمەکەی باشترە. باشترە؟ باشترە. داواکاری برنجی کوردی زۆرەوەنە؟ لێرە زۆرە بەڵێ. بەڕێ یەکەم بۆ سلێمانی هەولێر ناوە خۆ بتوێن و پشدەر. ینی بۆ هەموو کوردستانیە نێرن برنجەکان؟ بەڵێ. دەگمەنن ئەو ڕۆژانەی کە بەبێ خواردنی برنج بەڕێیان بکەین. ئەو دەنگ سپیانە میوانی ڕۆژانەی خوانەکانمانن. چاندنی برنج و هەناردەکردنی هەندێک وڵات دەشێنێت، لە کوردستانیش
ڕاستە خواردنی یەکەم و دڵخوازی هاو نیشتیمانیانە، بەڵام هێشتا بەرهەمێنانی وەک پێویست نییە. بە بەراورد بە بەروبوومە کشتتوکاڵەکانی دیکە برنج کاتێکی زۆر و ماندووبوونێکی زۆری دەبێت، بەڵام بەرهەمێکە جوتیارەکان بۆ بە بازارکردنی خەمی لێ ناخۆن، چونکە هەم داواکاریەکی زۆری لەسرە و هەمیش نرخەکەی بەدڵی ئەوانە. ڕۆژان عەبدوڕەحمان، ڕوودا و فرەدۆڵ.